شەوانە کە لە ئاسمان دەڕوانی بە هەزاران خاشاکی فرێدرا و نابینین بەڵام لێرە هەن. مۆری باجاه دەڵێ خولگەی زەویمان پیس کردووە بەو مانگە دەستکرد و پارچانەی تر وەک چۆن زەوی و هەوا و زەریاشمان پیس کردووە. هەواڵی زۆر ناخۆشە لە بنەڕەتدا کاتێک شتەکان لە پێکدادانی گەورەدا بەرێک دەکەون دووتەن دەبن بە دەیان هەزار پارچەی ورتر دواتر دەبن بە مەترسی بۆ مانگە دەستکردەکان کە خزمەتگوزاریمان پێدەبەخشن و پشتمان پێبەستون. ئەم فەلەک ناسا لێکۆڵینەوە لە تەنە سروشتی و دەستکردەکانی واڵای ئاسمانەکان ئەو لە نێو ئەو کۆمەڵەدایە کە پێیان وایە خاشاشی واڵای ئاسمان پرسێکی ژینگەییە. بۆ ئەوە تەنها هەستم بە سۆزێکی زۆر کرد ئەوە بۆ من مانەدار بوو. جاه لە سان فرانسیسکۆی کالیفۆرنیا لەدایک بووە بەڵام لە ڤەنزوێلا گەورە بووە پەیوەندی بە هێزی ئاسمانی ئەمریکاوە کردووە هەر لە بێژدا بیری لە واڵایی ئاسمان کردوێتەوە لە 2006ەوە بە دوواداچوون بۆ خاشاک لە خولگەی زەویدا دەکات. ڕێگە سەرەکیەکانی خولگەیی قەرەباڵغ دەبن و ئەو خزمەتگوزاری و توانایانەی کە ئێمە پشتیان پێدەبەستین لە مەترسی لە دەستدانیانداین بۆی پێکدادانی پاشماوەکان لە واڵای ئاسماندا. وای فایندەری دامەزراندووە کە چەندین سەرچاوەی زانیاری دەربارەی تەنەکان لە بۆشای ئاسمانە شیەکاتەوە ڕوونی دەکاتەوە کە لە کاتە ڕاستەقینەکاندا چی لە خولگەکەدا ڕوودەدا لە کاتێکدا 30,000 تەن لە خولگەی زەویدا دەجوڵێت. جۆن کلاسیدیس لەو فەیلسوفانەی هاوتای جاه. داتاکان لەوێ دروستن ناتوانێت خۆت لە داتاکان دەرباز بکەیت حتا زیاتر داتا لە واڵایی دابنرێن زیاتر لە پێکدادان نزیک دەبنەوە. نەتەوەی گرتوەکان داوا لە وڵاتان دەکات کە دژی خاشاکی واڵایی ئاسمان بن بەڵام رووسیا و هەندستان و چین مانگە دەستکردەکانیان وەک تاقیکردنەوەی چەک تاقی کردوێتە و هەزاران پارچەی دیکەیان کردووەتە پاشماوە. کۆنگرێسی ئەمریکاش کار دەکات لەسەر پرۆژەی یاسای پاشماوەکانی بۆشایی ئاسمان. ئەوە ئەرکی هەموو وڵاتێکە کە پابند بن بە جۆرێک لە سیاست دەرهەق بۆ خەڵکانەی کە دەسەڵاتی ئەنجامدانی چالاکیەکانی وڵای ئاسمانیان پێدەدەن. جا هیواخوازە کارەکانی یارمەتی دەربن لە پەروەردەکردن و بەهێزکردنی بڕیاردان بۆ گرتنەبەری ڕێو شوێنی پێویست. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا بۆ راپۆرتی دیانە میشێڵ.